سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و گشتکاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی و هیوای سڵامەتیم هەیە بۆ هەموو لایەکتان. ئازیزان لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوا توێنێتەوە خزمەت ئێوەی خۆشەویست بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنمەیە. لە ئەڵلقەی ئەم هەفتەی بەرنمەکەماندا بابەتانێکمان ئامادە کردووە کە پێشکەشتان دەکەین لە ژێر ناونیشانی ژن و پێک هاتە فکریەکانی کۆمەڵگە. لە نووسینی بەڕێز فەلاح ئەلوان یەکێک لە دیارترین هەڵسوڕاوانی کرێکاری و سندیکایی لە ئێستای عێراقدا و لەلایەن کاک عومەر خەتاتەوە لە عەرەبیەوە کراوە بە کوردی ئەم بابەتە و شیاوی ئاماژەشە ئەم بەرنامەیە لەلایەن بەڕێز سەعید ئەمانیەوە ئامادەکراوە کە من بەم جۆرە پێشکەشتان دەکەم بۆ هیوای ناوەڕۆکی بابەتەکانیش جێگای سەرنجی ئێوەی ئازیز بێت و لەگەڵمان بن بۆ بینینی تەواوی بەرنامەکە. ژن و پێک هاتە فکریەکانی کۆمەڵگە، نووسین فەلاح ئەلوان، لە عەرەبیەوە بۆ کوردی عومەری خەتات. ئەم پارچە کورتەی هاوڕێم فەلاح ئەلوان بەشێکە لە لێکۆڵینەوەیەکی گەورەتر کە هێشتا تەواو نەبووە ئەو بەنیازە تەواوی بکات. وەرگێڕانی ئەم پارچەیە بۆ زمانی کوردی لەمڕۆدا گرنگێکی تایبەتی هەیە چونکە هەڵگری میتۆدێکی نوێی شیکردنەوەی مارکسیستیە کە کەم نووسەر بەلایدا تێپەڕ دەکەن. ڕەنگە زۆر مارکسیست یان هەڵسوڕاوی فێمینیست لەسەر ئەم بابەتە واتە پێگەی ژن لە کۆمەڵگادا نووسی بێتیان، بەڵام بەو شێوە کۆنکرێتی فەلاح نا. لە لێکدانەوەی باوی مارکسیسدا هەمیشە چەوسانەوەی ژن دەبەسرێتەوە بە ژێرخانەوە واتە بە بنەمە ئابوووریەکانی کۆمەڵگەوە، بەڵام فەلاح ئەم تێڕوانینە پێشەوانە دەکاتەوە و دەری دەخات کە لە کۆمەڵگەی عێراق و ناوچەکەدا چەوسانەوەی ژن لە سەرخاندا گیری کردووە نەک ژێرخان. ئەم تێڕوانینە بۆ پەیوەندیەکانی نێوان سەرخان و ژێرخان بۆ مەسەلەی ژن بەڵکو بۆ سترەکچەری سیاسی و کۆمەڵگەی عێراقی و دەسەڵاتی بۆ ژوازیش ڕاستە کە لە کۆمەڵگە وابەستەکاندا سەرخان ڕۆڵێکی گرنگتر دەبینێت تا ژێرخان بۆ پتەوکردنی پایەکانی دەسەڵاتی بۆ ژوازی و چەسپاندنی تەشریعات و یاساکان. خاڵێکی تر لەم لێکدانەوەیەدا کە لای زۆرێک لە مارکسیستەکان وونە لەوانە سەمیر ئەمین تێڕوانینە بۆ پێکهاتە فکریە باوەکانی خێڵ و قەبیلە، پەیوەندیە تەقلیدیە کۆنەکانی سەردەمەکانی پێش سەرمایەداری لای تێڕوانینی تەقلیدی ئەو پێکهاتانەی کە کۆن و داڕزاون و لەگەڵ گەشەی پیشەسازی و مۆدێرن داون دەبن، بەڵام لە ڕاستیدا بەو شێوەیەش نییە. وەک فەلاح دەڵێت ئەگەر پێکهاتە کۆنە فیکریەکان ڕێگری نەبن بۆ گەشەی سەرمایە و قازانج ئەوە زۆر ئاسایی نەک دەهێڵدرێنەوە، بەڵکو تا ڕادەیەکی مقەدەسیشیان بەسەردا دەدرێت. عێراق بەنمونە. فەلاح ئەلوان یەکێک لە دیارترین هەڵسوڕاوانی کرێکاری و سندیکایی لە ئێستای عێراقدایە. بەڵێ بینەران درێژە بە بەرنامەکەمان دەوین، بەڵام لێرەدا ناوبڕێکی کورد وەرەگەم و دێمەولاتەن. ئەو ئامانجگیریانەی لەم باسەدا دەیان خەمەڕۆ بە بەرئەنجامی لێکۆڵینەوەیەکە لە ڕەوتی فێمینیزم لە عێراق و لە ناوچەکە. خاڵێک کە من خۆم لەم باسەدا سەرەکی دەیبینم ڕێگە خۆشکەر بوو بۆ گشتگیرکردنی توێژینەوەکە بەسەر تەواوی پێک هاتە ئایدۆلۆژیەکانی کۆمەڵگا بەگشتی. لەمەوە بازنەی توێژینەوەکە فراوانتر بوو، بە جۆرێک پێویست بوو کە ناونیشانەکەی بگۆڕدرێت بۆ ئەوەی لەگەڵ بابەتەکەشدا بگونجێت. بەڵام من بۆ پێشەکی و ناونیشانەکەم هێشتەوە بەو شپێیی کە گەیشتن بە بابەت و باسەکە لە بنەڕەتدا لە ڕێگەی توێژینەوەی فێمینیستیەوە هاتووە. هەندێک چەمک هەن کە هێشتا پێویستیان بە لێکۆڵینەوە و فۆرمۆڵەکردن هەن، بۆیە هەندێک جار ناچار کران بە دووبارەکردنەوەی و جەختکردنەوەی یان تەرکیزکردنە سەر خاڵێک کە هێشتا ڕوونکردنەوەی زیاتریشی پێویستە. سەرەتا پێگەی گشتی و لاوەکی ژن لە کۆمەڵگادا بەسراوەوە بە سەرخانەوە، نەک بە چەوسانەوەی ڕاستەوخۆی بنەما ئابووری و یاساییەکانەوە وەک ئەوەی لە چەوسانەوەی کرێکاراندا لە کارگە و پرۆژەکاندا بەدی دەکرێت کە چۆن چینی کرێکار لە ڕێگەی کاری کرێگرتەوە تووشی چەوسانەوەی سرمایەداری دەبێت، واتە ئەوەی لە ژێرخاندا جێگیر کراوە ئەم چەوسانەوەیە دەخرێتە ناو چوارچێوەی یاساکان و تەشریعات و لە ڕێگەشیەوە سیاسەتەکان و سیستەمی سیاسی لەسەر دادەڕێژرێت سەبارەت بە پێگەی کۆمەڵایەتی ژن و بەرهەمهێنانە و چەسپاندنی چەوسانەوەکەیان، واتە ئەو فەکتەرانەی کە لە ئەنجامدا پێگەی ژن لە کۆمەڵگادا دیاری دەکەن بەسراونەتەوە بە پێکهاتە ئایدۆلۆژی و فکریەکانیەوە. سەرخان لە کۆمەڵگەیەکی وەکو عێراق و وڵاتانێک کە بە جیهانی سێهەم ناسراوە دەگرێتەوە بۆ قۆناغە مێژوویەکانی پێشواتە پێکهاتەکانی سەردەمی فیۆداڵی و هاوشێوە ئاسایی و نیمچە کۆیلایەتیەکان.
لەسەر ئەمانە و لە ڕێگەی درێژەدان بەمانەوە سیستەمی سیاسی بنیاتنراوە. بەو پێی سەرخان بریتە لە پێک هاتە فکریەکان و بەو شێوەیەش ئایدیا باوەکان ئایدیای چینی باڵادەستن، بۆیە ئەم چینە باڵادەستانە دەست دەگرن بەو ئایدیانەی کە لەگەڵ بوون و بەرژەوەندیەکاندا گونجاون یان پاساویشیان بۆ دەهێننەوە. درێژەدان بە ئایدیا کۆنەکان ئایدیای سەردەمەکانی ڕابردوو لەگەڵ نەریتەکانیان بریتە لە بەشێک لە سیاسەتی چینە باڵادەستەکان، چونکە بەرژەوەندیەکانیان وا دەخوازێت. هەروەها ئەم پێک هاتە فکریانە معقولیەتێک دەدەن بەوەی کە لە کۆمەلگادا باوە و دەبنە پاساوێکی فکری و ئەخلاقی و ئاینیش بۆ سیستەمی سیاسی و دامەزراوەکانی. گۆڕینی سەرخان پەیوەندی بە ژێرخانەوە هەیە و دەبێت لەگەڵ بنەما مادیەکەیدا بگونجێت. ژێرخانیشیان لە ڕێگەی گەشە سندنی هێزە مادیەکان بە شێوەیەکی شۆڕژگێڕانە کە بنەما بوریەکەی دەگۆڕێت یان بە گۆڕینی دەستبەجەی کۆمەلگا لە ڕێگەی شۆڕشەوە ڕوودەدات. بەڵام ئەو پێگاتانەی کە سەر بە قۆناغە مێژوویەکانی پێشوون و دووبارە لە سیستەمەکانی ئێستادا جێگیر دەکرێنەوە بەهۆی کۆمەڵێک فاکتەری مێژویی و سوبچەکتیفەوە، نە تووشی گۆڕانکاریەکی لەو شێوە دەبن و نە لەگەڵ گۆڕانی سیستەمی سیاسیشدا دەگۆڕێن، چونکە ئەمانە بەرهەمی ئەو نین. پێگاتەکانی ڕابردوو ئەگەر لەگەڵ سیستەمی قازانج و هەشمونی چینایەتیدا ناکۆک نەبن، ئەوە لەن سیستەمە دەسەڵاتدارە هاوچەرخەکانەوە دەپارێزرێن، چونکە ئەمانە ئامڕازێکی باش و کاران بۆ درێژەدان بە هەژمونێک کە هەیەە، چونکە فۆرمەکانی زۆرداری و چنینەوەی زێدەباییەکان بە شێوەی نائابووری مسۆگەر دەکەن و کۆلایەتیش دەهێڵنەوە. کاری ناوماڵ بەو شێوەیە بە شێوە بۆماوەیەکەی بڵێن بەو مانەفراوانەی بە تایبەتی لە ناوچە لادێنشین و خێڵەکیەکاندا جۆرێکە لە کۆیلایەتی یان پلەیەک لە کۆیلایەتی لەخۆ دەگرێت، بێگومان با شێوەیەکی کەمتر لە چاو تاک هاوسەریدا. سەرخانی ئێستا لە زۆر ڕۆوە بە تایبەت بۆ ژن پڕن لەو نەریتانەی لە کۆیلایەتی دەچن وەک پلە دووی ئەرکە بۆماوەیەکان کاری فەرز نەک هەڵبژاردە. نەبوونی نوێنەرایەتیکردنی سیاسی ینی ڕۆڵی سیاسی وەک بکەرێک نەک وەک چاودێر. سیستەمی سیاسی لە عێراق لە ڕێگەی ڕێکخستنەوەیشی ئیمپریالی و کۆنۆلیالیسیەوە لەسەر پێگاتەیەکی خێڵەکی دروستکراوە و کە نێرسالاری و پاوەندخوازی و پلەبەندیە نەگۆڕەکان پایە و بناخەکانی پێک دەهێنن. ئەم پێگاتانە ڕاستەوخۆ و لە ژیانی ڕۆژانەتدا ڕوبەڕووی ژن دەبنەوە، هەروەک چۆن ڕوبەڕووی مۆدێرنیزم دەبنەوە و لەگەڵیدا ناکۆکی پیشان دەدەن. هاوکات سیستەمێکی پەرلەمانی مەدەنی و حکوومەتێکی فەرمی لە پایتەخت و هەندێک شاری گەورە دامەزران بۆ بەستنەوەی بازاڕی ناوخۆ بە ئابووری ئیمپریالیستی و بەستنی پەیوەندی نێودەوڵەتیەکان لەسەر بنەمای پێداویستیەکانی بازاڕی جیهانی. ئیمپریالیزم واتە زلهێزە پێشەنگەکانی سەرمایەداری لە بازاڕی جیهانیدا ناتوانن باڵا دەستیابووری خۆیان بەسەر جیهاندا درێژە پێبدەن و بیپارێزن بەبێ دروستکردن و قوڵکردنەوەی نایەکسانی گەشە سەندنی ئابووری و هێشتنەوەی ناوچەیەکی زۆر و زەبەندی جوگرافی لە قۆناغەکانی پێش شارستانی و مەدەنیەت و پێش دەوڵەتیش. ئەم فۆرمانە لە هەژمونی ئیمپریالیزم لە کاتێکدا شێوەکانی باڵادەستی سەرخانی پێش سەرمایەداری لە وڵاتانی کەم گەشە سەندوودا برەو پێدەدەن، خۆیان لە قۆناغی بەدبەکارهێنانی سەرمایەداریدا ژیان دەکەن، لەگەڵ چوونەسەرەوەی پێگەی خێڵ و بەدەستهێنانی ئەرکێکی سیاسی باڵاتر لە چاو پێگە تەقلیدیەکانی خۆی. فۆرمۆڵەبەندی خێڵیش زۆر زیاتر لە جاران گەورە کراوە، چونکە مەراسم و فۆرمۆڵەبەندی ئەو چوارچێوەیەن کە شێوە و قامەتی خێڵی پێدەپارێزرێت کە چیتر لە توخمە ناوخۆیەکانیەوە نایەن. مۆدێرنیزەکردن لە کۆمەڵگاوە بەستەکراوەکاندا جا چی ڕۆژهەڵاتی بێت یان جیهانی سێم لە ئەنجامی تێکەڵبوون بە بازاڕی جیهانی مۆدێرنەوە دەچێتە پێشێ. بێگومان تا ئەو ڕادەی ئەم مۆدێرنیزەکردنە لەگەڵ پێداویستیەکانی جوڵەی سەرمایە و کەڵەکەبوونی سەرمایەدا دەگونجێت. بەڵام ئەگەر مۆدێرنیزەکردن و ئەو سنوورانە تێپەڕێنێت کە دژایەتی دابەشکردنی جیهانی کار و دابشکردنی کاریگەری و هاوبەشی بازاڕەکانی جیهان دەکەن، ئەوە ئەو کۆمەڵگایانەی کە بوێری مۆدێرنیزەکردنیان زیاد لە پێویست کردووە دەگەڕێنرێنەوە بۆ سەردەمی پێش پیشەسازی و تەواوی شارەکان وێران دەکرێن و ئەو وڵاتانە دەکرێنە کەمپی پەنابەران. لە وڵاتەوە بەستەکاندا شۆڕشی کۆمەڵایەتی ڕووی نەداوە، بەڵکو ڕژێمە دەسەڵاتدارەکانیان گۆڕیوە، لە پاشایەتیەوە کراون بە کۆماری یان کودەتایان تیاندا ڕوویداوە. لەم وڵاتانەدا هیچ گەشە سەندنێکی پیشەسازی ڕویان نەداوە تا بناغەکانی پەیوەندی خێڵەکی و نەریتەکان
بەهەژێنێت. چینی کرێکاری پیشەسازی و پێگە ئابوووریەکەی نەگەیشتوونەتە ئاستێک بتوانن پێشەنگی گۆڕانکاری سیاسی و کۆمەڵایەتی بن لەم وڵاتانەدا. لە کاتێکدا بەدەستێوەردانی ڕاستەوخۆی ئیمپریالیزم ئەویش لە ڕێگەی دابەشکردنی جیهانی کارەوە پێکهاتە نەریتیەکان و پیشەسازی تەقلیدیەکانی ژووەک خۆیان ماونەتەوە و پارێزراون و گەشە سەندنی پیشەسازیش بە جۆرێک قەدەغا کراوە. خێڵ لە ئێستادا سەرخانە نەک پاشماوەی دابوو نەریتەکان. لێرەوە سیرکردنی پێکهاتە فکریەکانی ناو کۆمەڵگا وابەستەکراوەکان وەک پاشماوەی ڕابردوو کە گەشە سەندنی تەکنیکی و مەدەنی دەتوانێت لەم عادەتانە یان لەم عادەتە زیان بەخشانە ڕزگارمان بکەن تێڕوانینێکی نامادیە. ئەم پێکهاتانە پاشماوە یان دەرکەوتەیەک لە دەرکەوتەکانی کەموکوڕیەکانی پرۆسەی گەشەکردن نین، بەڵکو خودی سەرخان کە پێویستە بەرەو ڕوویان بوەستینەوە. بۆژوازی دەسەڵاتدار لە کۆمەڵگە وابەستەکراوەکاندا با پێچەوانەی کۆمەڵگەی سەرمایەداری باو سەرخانێکی نییە کە لە سەر پایەی هێزەکانی بەرهەمێنانی مادی سەرمایەداری یان ژێرخانێکی ئاوچەرق وەستا بێت. بۆژوازی یان چینە دەسەڵاتدارەکانی وڵاتانی وابەستە بەرهەمی سەرخانێکن کە بوونەتە چوارچێوەی ئایدۆلۆژی سیستەمە سیاسیەکە، نەک سەرخان بەرهەمی گەشە سەندنی ژێرخان بێت وەکو بنەمایەکی مادی. ئەو بۆژوازیە لەگەڵ دامەزراندنی مۆدێرنانەی دەوڵەتە وابەستەکانی بڵین کە سەریان هەڵداوە قاچیان لەگەڵ ئیمپریالیزمی کۆلۆنیالیزم و قاچەکەی تریشیان لە ناو پەیوەندیە کۆنەکانی پێش سەرمایەداری و ئەو فۆرمانی کە نوێنەراتی دەکەن هێشتەوە ڕێک لەو ڕێگەیەوە سیستەمی سیاسی خۆیان دامەزان. بە لە ناوچوونی ئەم فۆرمانە لە پەیوەندیەکاندا ئەوان بۆژواسی دەسەڵاتدار لە عێراق و وڵاتانی هاوشێوەی ئەو کۆتاییان پێدێت. لە ڕۆی لۆژیکیشەوە بۆژوازی هەڵناسێت بۆ کارە نەک لەبەر هەبوونیان نەبوونی خواست بۆ ئەو کارە، بەڵکو بەهۆی بێتوانایی و سروشتی خۆیەوە. هێشتنەوەی سەرخانی پێش قۆناغەکانی سەرمایەداری پاساوی ئابووری و سیاسی خۆی هەیە و دەبێت لە چوارچێوەی مێژووی خۆی و بە پێی گرنگیەکەی سیر بکرێت، نەک وەکو دۆخێکی نائاسایی تێبڕوانێت کە دەتوانرێت لە ڕێگەی دانانی هۆشداری بە سیستەمی سیاسی کەم و کوڕی و کۆنەخوازیەکەی چاک بکرێت. ئەو هێزانەی کە دەیانەوێت شۆڕش و هەژمون بکەن زیاتر پشدەبەستن بە سەرخان وەک پێگاتیکی ئایدۆلۆژی تا توانە ئابووری و سیاسیەکانیان، تەنانەت لە کاتی ڕوودانی شۆڕشە توندەکان و خستنی سیستەمە سیاسیەکاندا سەرخانی پێشوو کە وەڵام دەرەوەی گۆڕانکاری شۆڕشگێڕانە نابێت خۆی ڕێک دەخاتەوە و سیستەم دەخاتەوە جێی خۆی وەکەوەی لە میسر و تونس ڕوێندا. ئەمە گەڕانەوەیەکە بۆ دۆخێکی زۆر پێشتر لەوەی کە شۆڕش بە دژی هەستە. ئەمە زیاتر دژە شۆڕشێکە، ئەمە دووبارە هێنانەوەی هێزەکانی ڕابردووی دوورە و پێکاتە خێڵەکیەکانیش بریتین لە سەرخانێک بەڵام بەبێ ئایدۆلۆژیکی گشتی. بۆیە ئایدۆلۆژیەکی بۆژوازی کۆن کۆ دەکەنەوە کە تێکەڵێک لە ئیتینکی لادێنشینی و ئاینی نیشتیمان پەروەری و سروشتێکی زەوتکارانە و سەرکوتکرانەی هەیە بەرامبەر بە کۆمەڵگە، ئەویش بە مەبەستی سەپاندنی یان چەسپاندنی دەسەڵات لە دەستی کەمترین گرۆپتە. بۆ پێی هەر قۆناغێکی مێژووی یەکێک لە پایەکانی ئەم ئایدۆلۆژیە یان ئەم ئایدۆلۆژیە خێڵەکیانە پشتی پێدەبەسرێت و گەورە دەکرێتەوە. و نیشانی کۆمەڵگە دەدرێت کە قەبیلە و ئاین لەم بنەمە سەرەکیانن کە بەدەنەی کۆمەڵگە دەپارێزن و بەبێ ئەمانە کۆمەڵگە تووشی داڕوخانی تەواو دەبێت. یعنی بۆژوازی ئەگەری ڕوخانی سیستەمە سیاسیەکەی وەک ڕوخانی کۆمەڵگە وێنا دەکات. ئەو فۆرمە ئایدۆلۆژیانەی بەسەر کۆمەڵگادا دەسەپێنرێن کاریگەریان هەیە لە نانەوەی ناکۆکی هەبێشەی لە کۆمەڵگا و سیستەمی سیاسیدا تا ڕادەیەکی زۆر بەشدارن لە نامۆبوون و ونبوونی مرۆڤ و ناچارکردنی بەڕێکردن لەگەڵ ئەو فۆرمانەی لەگەڵ سەردەمەکەدا ناگونجێن. سەبارەت بەژن ئەم فۆرمانە ڕەهەندی تاریکتر و تونتر وەردەگرن. دەتوانرێت لە ڕێگەی دۆخی مێژووی کۆمەڵگە و پێگەی لە سیستەمی سەرمایەداریدا تێگەیشتنێکی باشترمان هەبێت سەبارەت باشن. لێرەوە تێبێنیەوە دەکەین کە تیۆری پیاوسالاری وەک سەرچاوەیەکی ستەمکاری دەگەڕێتەوە بۆ پێکهاتە کۆمەڵایەتی و بنەما مێژوویەکەی نەک بۆ چەوسانەوەی جندەری و زۆرێک لەوانش کە لە ڕوانگەیەکی چینایەتیەوە تەفسیری مێژوو دەکەن دۆخی ئێستای ژن و پلەدوویەکەی دەگەڕنەوە بۆ چەوسانەوەی ڕاستەوخۆی کاری کرێگرتە و کەمی داهاتی کار. بەڵام ئەم تێگەیشتنە هیچ تەفسیرێکی لە دۆخی ژن لە دەوری کار و کارگەکان کە ڕوبەڕووی چەوسانە و ستەمی نائابووری دەبنەوە نادات. هەندێکی تریش بۆ بەدەستهێنانی دیدێکی ڕۆنتە لە هەوڵدان بۆ
یەکخستنی هەردوو ڕوانگەکە ئەمەش بێسوودە چونکە لە زەمینەیەکی نامێژوییەوە بۆ مەسەلەکە دەڕوانن. دەستپێکردن لە ڕوانگەیەکی نامێژویی و نامادیەوە دەرەنجامی تیۆری هەڵە و چارەسەری سیاسی هەڵەشی لێ دەکرێت یان ناگونجێت لەگەڵ جەدەلی پرۆسە مێژوویەکە لە کۆتاییدا دەکەوێتە دەرەوەی بزوتنەوەی واقیع و سنووردار دەبێتەوە بە چالاکیەکانەوە. لە خێزاندا و بە تایبەتی لە ژینگە کوننشین و خێڵەکیەکاندا یەکێتی سەرخان و ژێرخان بەڕوونترین شێوەکە زمان بتوانێت وەسفی بکات دەردەکەوێت یان ورتریش بڵین سەرخان لە پراکتیکی ڕۆژانەدا و لە پەیوەندیدا بە ژێرخانەوە لە کاتی ئەو مشتومڕانەی کە دەکرێن سەبارەت بەدانانی خێزان بەشێک لە سەرخان یان ژێرخان ئەم پرۆسەیەکێکە لە خاڵە ناکۆکەکانی ناوبزوتنەوەی فێمینیستی جیهانی. لەگەڵ بەردەوامبوونی ئەم فۆرمە نیمچە کۆلایەتیە لە چەوسانەوە ئەوانەی کە بەشدارن تێیدا بە شێوەیەکی بێ ئەندازە لە خاوەن کۆیلە کۆنەکان زیاتر دەبن چونکە کاری نیمچە کۆیلایەتی یان نێرسالاری بەسەر ملیۆنان خێزاندا دابەش دەکرێت و هەر نێرسالارێک لەم نێوەندەدا پشکێکی بەردەکەوێت. ئەمەش وا دەکات بنکەی ئەم ڕێخستنەی لەسەری وەستاوە زۆر فراوان بێتەوە و لە گروپێکی کەمدا قەتیس نەمێنێتەوە. بە دیوێکی تریشدا سەرۆکی خێزان خاوەن کۆیلە نییە و کاری ئێستای ناوماڵیش بۆ خێزانەکەی نەک بۆ خاوەن کۆیلەیەکی دەرەکی. ئەمە ئەوەندەی تر پێگەی ڕاستەقینەی ژن لە خێزانی هاوچەرخدا ئاڵۆستر و ناڕۆشنتری دەکات. بەردەوامبوونی فۆرما ئایدۆلۆژیە بۆ ماوەیەکانی سەردەمەکانی پێش سەرمایەداری تەنها تایبەت نین بە ژن باڵکو چینی کرێکاریش بە شێوەیەکی ڕاستەوخۆ ڕاپێش دەکات بۆ ژێر کاریگەریە سیاسیەکانی. بەبێ ڕزگاربوون لەم فۆرمە نیمچە کۆیلایەتیانی کە بۆمان ماوەتەوە چینی کرێکان ناتوانێت ڕزگاری بێت. ئەم فۆرمانە بە جۆرێک ڕێگرن لە بەردەم گەشەی سیاسیانەی چینی کرێکاردا و کە لە ئەحکامدا ناتوانێت ژن و کۆمەڵگە ڕزگار بکرێن. بۆ ژوازی دواکەوتوش ناتوانێت ڕۆڵی شۆڕژگەڕانە لە گۆڕینی ئەم پێگاتانەدا ببینێت. بۆیە بەردەوامبوونی پێگەی ژن وەکو ئێستای بەرئەنجامی بەردەوامبوونی چەوسانەوەی چینایەتی و کۆمەڵگەیەکە کە لە لێواری وێرانکاری و شەڕ و مرۆڤی زەوت لێکراودا وەستاوە لە بەرامبەر دەسەڵاتێک و دەسەڵاتدارانێکدا کە زۆر سەرنجڕاکێژ و ماقوڵیش دەردەکەون. ئەم واقعەیە کە پرسی ژن لە کاتە پرسێکی چارەسەر نەکرا و کاتێک دوای چارەسەری پرسی یەکسانی و ڕزگاری ژن لە ناو کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ئێستادا دەکرێت کە لەسەر بنەمای پێگاتە ئەخلاقی وایەنی و بەهاییەکانی قۆناغە مێژوویەکانی پێشوو دامەزرا و وەک بەشێک لە بەردەوامی قەواری سیاسی وەرگیراون و چەسپێنراون و دەبنەوە هۆی بەردەوامبوونی هەشبوونی ئەو هێزانی کە لە ڕێی دەسەڵات و پارەوە جارێکی تر دەیان پارێزنەوە. هیچ گۆڕانکاریەک لەم کۆمەڵگەیانەدا بەبێ گۆڕینی پێکهاتە و سیستەمە سیاسیەکەی ناکرێت. شیکردنەوەی ئەم پێکهاتانە لە ڕێی ناوزڕاندن و بوختانەوە ناکرێت. بەڵکو پێویستە بگەین بە قوڵترین ڕیشە مێژوویەکانی و ورترین فۆرمەکانیشی بدۆزینەوە. بەڵێ بینەران لەلەدا ناوبڕێکی کورد وەردەکەم و دێمولاتن. خەبات دژی پێکهاتە نەریتیە بۆ ماوەی یەکەم. خەبات لە دژی سەرخان خۆی خەباتێکە لە دژی سیاست لە جەوهەر و بناغەدا واتە وەک پەیوەندیەک کە لە نێوان چینەکاندا هەیە. ئەم خەباتە تەنها بە بەرزکردنەوەی داواکاری و خەباتی ئابووری ڕاستەوخۆ ناکرێت بەڵکو ئەو کاتە سیمایەکی سیاسی وەردەگرێت کە خەباتێک بێت لە دژی ئیمپریالیزم لە ناوەڕۆکە چینایەتی و سیاسیەکەیدا چونکە بنەما و سەرچاوە بەردەوامی ئەم سیستەمە سیاسیانەی شەرق ئیمپریالیزمە. بۆ ئەمە پێویستی بە خەباتی ڕاستەوخۆ هەیە لە دژی ئەم دەسەڵاتانە. ئەم تێگەیشتن و ئەم ڕوانگەیە بۆ پەیوەندیەکان یان ئەم لۆژیکە شێوەیەک لە خەباتی خۆی دەستەپێنێت. داهێنانی شێوە اختیاریەکانی خەبات بە بەڵگەی شۆڕژگەڕبوون ئاکسیۆنی بوونەوە لێرەدا کەڵکیان نییە. بەڵێ بەم جۆرە دەچینە سەر خەباتی ئابووری. قەبارەی بەرهەمە پیشە زیازیەکان و کاریگەریەکانیان لەسەر ئابووری لە وڵاتانێکی وەکو عێراق و هاوشێوەکانی زۆر سنووردارە جگەل لە کەتی دەرهێنان نەوت و گاز و ئەم سنووردارکردنەوەیە تا ڕادەیەکی زۆر تواناکانی کرێکاران بۆ بینینی ڕۆڵی سیاسی بە پشتبەستن بە پێگەی ئابووری خۆیان سنووردار دەکات. دەسەڵات لەم وڵاتانەدا هەڵدەسێت بە جیاوازی دروستکردن لە نێوان ئاستی حەقدەست و موچەی کرێکاران لە کەرتە کاریگەریەکانی ئابووری وەک نەوت و کارەبا کە ئەمەش دەبێتە هۆی سنووردارکردنەوەی داواکاریە ئابووریەکانیان و
پاشەکشە پێکردنی ڕۆڵی ئەوان لە خەباتی ئابووریدا زۆر کەمیش دەکاتەوە و لە ئەنجامیشدا ڕۆڵی سیاسیان لە خەباتی چینایەتیدا سنوردار دەکات. دیارترین گروپەکانی ناڕزایەتی دەربڕین لە دژی سیاسەتی گشتی لەم ڕۆداوانن کە قوربانی سیاسەتی ئابوورین نەک بەشی چالاکی چینی کارخوازان گروپە پەراوێزخراوەکان و بێبەشەکانی ناوگەڕەکە بێتاپۆکانی نزیک شارەکان لەو گروپانن. داواکاریەکانی ئەمانە لەوە دەستهێنانی فرسەتی کاردا چڕ دەبێتەوە و بەداخەوە ئەم دۆزەخەش یان ئەم دۆزەش لە نەبوونی نوێنەرێکی سیاسی چینی کرێکاردا دەبێتە تاڵان و بڕۆی ڕەوتە حاکم و دەسەڵاتدارەکان. دەست پێکردن لە ژێرخان و سەرخانەوە و بەکارهێنانی وەک خاڵی دەستپێک بۆ شیکنەوە و دەرەنجام نەک وەک بابەتێکی لێکۆڵینی ئەکادیمی و بەجیا لە پەیوەندی ڕۆژانەکانی کۆمەڵگا بەواتای پاڵنانی شیکاریەکانی ماتریالیزمی مێشویی بۆ پێشەوە لە بواری توێژنەوەدا و کردنی ئەم شیکاریە بۆ بەکارهێنانی لۆژیکی دیالکتی بە کەلتورێکی باوی ناو خەڵک نائلیەتی. ئەمەش خۆی لە خۆیدا یانی پەرەسەندنی خەباتی تیۆریە تا ئاسی ڕۆبوڕەبوونەوەی ڕاستەوخۆی ڕۆژانە لە دژی چەمکە نامێژوویەکان و نازانستیەکانی کۆمەڵگا. خەباتی یاسایی بزوتنەوەی شنە ئەمەش باسێکی ترە. هەموارکردنە یاساییەکان سەبارەت بە ژنان لە خۆیدا دەستکەوتێکە و بەشێکە لە چاکسازیەکان ئەمانە بە خەبات و فشاری بەردەوام بەدیدێن بەڵام جێبەجێکردنی ئەم یاسایانە زیاتر سنوردار کراوە بە بازنەی کۆنتڕۆڵی یاساییەوە کە زیاتر پایتەخت و هەندێک شار دەگرێتەوە نەک هەموو کۆمەڵگا بۆیە کاریگەریەکانیان سنووردارە. پەسەندکردنی یاسانوێکان لە بەرژەوەندی ژنان بە واتای دانان نییە بە یەکسانی و ئازادیەوان چونکە ئەم یاسایانە چەند هەنگاوێکی پارێزگاریە و هیچی تر چەندین بواری تری کۆمەڵایەتی هەیە کە ژنان پێویستیان بە پارێزگاریکردن هەیە وەکو یاسایەکانی دژە هەراسانکردن تەحرش قەدەغەکردنی جیاکاری لە کرێ و حەقدەست قەدەغەکردنی جیاکاری لەسەر بنەمای ڕەگەز قەدەغەکردنی تاوانەکانی ناموس یاساکانی لەباربردن یاساکانی دایکایەتی ئەمانە هەمویان ڕێو شوێنی پاراستنی ژنان دەگەێنن و پێویستە ئەم کارانە هەمویان بخرێنە ناو چوارچێوەیەکی یاساییەوە. لەگەڵەوەشدا گرتنەبەری ئەم ڕێو شوێنانە بەمانەی یەکسانی یان ئازادی نییە لە کۆمەڵگادا. بۆ نمونە یاساکانی کار جۆرێک پاراستن بۆ کرێکاران دابین دەکەن بەڵام ئەمە مانای یەکسانی لە نێوان خاوەنکار و کرێکاردا ناگەهێنێت بەڵکو یان هەڵپەساردنی یاسایانەی کە ناکۆکیەکانی کارە لە ئەنجامی ناکۆکی نێوان خاوەنکار و کرێکارەوە دێنە پێش و نەکۆتای هێنان بە خەباتی چینایەتی یان دابەشبوونی چینایەتی کۆمەڵگا. گەلێک پرسیار لێرەدا خۆیان قوت دەکەنەوە بۆ نمونە ئەگەر ئەم تێڕوانی نەمان بۆ ململانیەکانی ناو کۆمەڵگا هەبێت بۆچی دەیان ساڵە خەباتی جەماوەری نەیتوانیوە گۆڕانکاری ڕێشەی لە سیستەمەکانی ئێستادا بکات؟ ئایا خەباتە جەماوەریەکان ڕووی لە خستنی سیستەمی سیاسی نەبووە؟ و ئایا لە ڕابردوودا شەڕمان لەگەڵ ئاشی ئاودا کردووە؟ چۆن پێکاتە کۆنەکان لە ئەمڕۆدا دەتوانن ممارەسەی چەوسانەوە بکەن بەو پێی کە ئەمانە ئامڕازێکی دەستی سیستەمی سیاسین لە ئێستادا؟ چۆن دەکرێت ئامڕازەکانی خەبات بە دژی ئەو پێگاتانە دابڕێژرێت و بە شێوەیەک بگاتە ڕوبەڕووبوونەوەیەکی ڕاستە و خۆی سیاسەتەکانی ئابووری و سیستەمی سیاسی؟ ڕوبەڕووبوونەوەیەک تێیدا جەماوەرێکی بەرفراوان لەوانەی زەرمەندی سەرەکی پەیوەندی سەرمایەداریەکانی ئێستان تێیدا بەشدار بن. لێرەدا پرسیارەکە بەڕوونی دێتارەوە ئایا ئامڕازەکانی ئەم جەماوەرە بۆ نوێنەرایەتیکردنی سیاسی و ڕێکخستنی خەباتەکان کامانن و چۆن ئێرادەی سیاسی ئەم ملیۆنەها خەڵکە بەدیدێت؟ خەباتی ئابووری لە زۆرێک لە سێکتەرەکاندا بەردەوام دەبێت و ئەمە بەشێکە لە خەباتی چینایەتی. خەباتی یاساییش بۆ سەپاندنی چاکساسی بە هەمان شێوە بەردەوام دەبێت بەڵام کاریگەری سەرخانێکی دژیەتیکەر بەرامبەر بە گەشەسەندن و چاکسازی ڕێگرە لە هەر خەبات و گۆڕانکاریەک بۆیە پێویستە بەرنامەیەک دابڕێژرێت تا بۆ شیکاریەکانی خۆی پشتی بە توخمە سەرەتاییەکان ببەستێت ئەمەش بۆ نەهێشتنی چەقبەستووی و هەروەها داماڵینی بۆژوازیش لە گرنگترین چەکە ئایدۆلۆژیەکانی.
تركو نفسكي هاره هنارا نيارا تنو بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتیینە کۆتایی بەنامەی ئەمڕۆژمان بەرنامەی دیدار بڕافە تا لاڵقێکی دیکەی ئەم بەنامەیەدا بە یەکدەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەستپێرم و کات و ساتێکی باش هیوامە بۆ هەموو لایەکتان سپاس کە تاوکو کۆتایی ئەم بەنامەیەش لەگەڵمانە بوون.